جیاوازی لە نێوان پردەکانی پەڕینەوە و هێڵەکانی پەڕینەوە خاڵی ئەو بەشیان هەیە کە هەردووکیان بۆ پەڕینەوەیە کە لە کاتێکا سارەکان بوەستن یاخود کێشە دروست نەکەن بە هاوڵاتیان بەڵام حتمەن بە دڵنیاییەوە پردەکانی پەڕینەوە سەلامەتترن ئەگەر ئاسانکاریان بۆ بکرێت و کار ئاسانی بکرێت لە ڕووی هاتوچۆ بۆ کەسانی بەتەمەنن یاخود ناتوان سەرکەون بەسەر پردەکەیە و لە هەمان کاتیشا پێویستە شۆفێران ڕەچاوی هێڵەکانی پەڕینەوە بکەن لە لای ترافیکەکانە لە شوێنە قەرەباڵغەکانە کە خەڵکی پێدا تێپەڕێ ئەبێ هۆشیاری ئەویان هەبێت کە ئەو بابەتە ڕەچاو بکەن بۆی هاوڵاتیان بە سەلامەتی بپەڕنەوە لەسەر هێڵەکانی پەڕینەوە. بەڕاستی لە چەند شوێنێکی شاری سلێمانیە کۆمەڵە پردێک یاخود هێڵی پەڕینەوەمان هەیە کە زۆر قەرەباڵغە و سارەیەکی زۆری پێیا تێپەڕێ و پێم وایە زیاتر لە 10 یاخود 20 ڕووداوی هاتوچۆ هەبووە و بەشێکیان بکوژ بوونە بۆ خەڵکەکەی و بۆیەش پێویستە کە هۆشیاری لە لای هەردوو لا بڵاو بکەینەوە هەم لە لای هاوڵاتیان کە هێڵەکانی پەڕینەوە بە گونجاوتر و بە باشتر بەکاربێنن و هەم شۆفێران ڕەچاوی هاوڵاتیان بکەن. فۆکەسمان لەسەر خەڵکە کە پردەکانی سەلام هاتوچۆ بەکاربێنن ڕێگاکانی هاتوچۆ بەکاربێنن و دوور بن لە بەکارهێنانی جادەستەرێکیەکان بۆ پەڕینەوە. ماتۆرسکیلانی کۆمپانیا دلیڤەریەکان ڕاهێنانمان هەیە بۆ لە 25 هەفتەیە 25 سێشنی ڕاهێنانمان ئەبێت لە مزگەوتەکانەوە لە ڕێگەی مامۆستایانی ئاینیەوە هەفتەی پێشوو بەشێک لە وتارەکانیان تەرخان کرد بۆ کەمکردنەوەی تیژڕەوی هاتوچۆ و بە هامانجی کەمکردنەوەی قوربانیانی هاتوچۆ. پردی پەڕینەوە بۆیە ئەو ڕووداوانە ڕووی نەئەدا